بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بە سەرتاپای جیهاندا قەدەغەی هاتوچۆ و گرنگترینەی هاوڵاتیانی بەدوای خۆی داهێنا. هەرێمی کوردستان و شاری سلێمانیشی گرتەوە هەر لە سەرەتای دەرکەوتنی ڤایرۆسەکە لە هەرێم لیژنەی باڵای ئۆپراسیۆنەکانی سلێمانی بۆ جێبەجێکردن و پاراستنی هاوڵاتیان لەسەر شەقامەکانی شارن وەک خۆشیان دەڵێن. دەمانەوێت کوردستانیان و هاوڵاتیانی شاری سلێمانی بپارێزین. داوا لە هاوڵاتیان نەکەم بەڕاستی نێنە دەرەوە خۆیان کەرنتینە بکەن تا ئەو کاتی ئەم ڤایرۆسە کۆتایی پێدێت، چونکە بەڕاستی مە پەیوەندی بە ژیان و مردنەوە هەیە، بە ژیانەوە هەیە، بەتەنە بەرژەوەندی یەک کەس و تاکە کەس نییە، کۆی شارەکە، کۆی میلەتەکە، کۆی وڵاتەکەیە. بۆیە پێویستە هەمان التزامی پێوە بکەین. ئەوەی تێبینیە کرێ بەڕاستی خەڵکێکی زۆر پابندە بە ڕێنمایەکان و قەدەغەکردنی هاتوچۆ، بەڵام ئەو جوم و جوڵێکی ئێستا دەبینین لەم شەقامە ئەمە شوێنە تایبەتمەندیی جیاوازی هەیە، لەبەرەوەمە ڕێگەی چوونە دەرەوە هاتنە دەرەوەی شارە، بەڵام سەر ڕایەوەی ئەم چوونە دەرەوە هاتنەوە شار، بەڵام ئێمە دەپرسینەوەکانی خۆمان بەردەوامە. هەرچەندە قەدەغەی هاتوچۆ پێدەنێتە چەندەمین ڕۆژیەوە، بەڵام کەلوپەل و پێداویستی خۆراکیەکان لە شاری سلێمانی وەک ڕۆژانی پێش قەدەغەکە بوونی هەیە. وەک ئەم فرۆشیارەش ڕایدەگەێنێت هەموو پێداویستیەکانمان هەیە و نرخیش وەک خۆیەتی وەتیمە تەندروستیەکان زیاتر چاودێری شتومەکەکان دەکەن تا خۆراکی تەندروست بگاتە دەست هاوڵاتیان. بە بەرچاوگرتنی ئەو وەسعی کە دروست بە لە ئێستاکەش بە بوونی ڤایرۆسی کۆرۆنا کە کاریگەری زۆری هەبووە لەسەر هەموو دنیا هەموو جیهان و بزات هەرێمی کوردستانی بێبەش نەبوو لەو ڤایرۆسە. خۆشبەختانەی لیژنەکانی خامێت و بزات کەرتی تەندروستی ڕۆژانە نا، بەڵام تر ڕۆژنا ڕۆژێسان ڕۆژداری سەردانمانەکەن و بە شێوەیەکی زۆر باش ینی هیچ کێشێکیان نییە. زۆربەی ئەو شتانی کە هەیە لە عەلوە و کە لە موادی غەزایی هەیە، ئێمە هیچ کێشێکمان بۆ دروست نەبوو. بڕیاری قەدەغەی هاتوچۆ کە لەلایەن لیژنەی باڵای ئۆپراسیۆنەکانی سلێمانیەوە دەرکراوە بۆ پاراستنی گیانی هاوڵاتیانە و پێش دەچێت ماوەکەی درێژتریش بکرێتەوە. قەدەغەی هاتوچۆ و مانەوەی هاوڵاتیان لە ماڵەکانی خۆیانە شەقامەکانی شاری سلێمانی بە چۆڵی هێشتوێتەوە. ئەمە خواست و داواکاری هێزە ئەمنیەکان بووە لە چەند ڕۆژی ڕابردوو بۆ هاوڵاتیانی سلێمانیش پێوەی پابند بوونە. وەک تەندروستکاران و هێزە ئەمنیەکانی ژەڵێن تەنیا بەمانەوەی هاوڵاتیان لە ماڵەکانی خۆیانە ئەتواندرێ هەمووان بەیەکەوە زاڵ بین بەسەر بڵاوەنەکردنی ڤایرۆسی کۆرۆنایە. پێشڕۆ مەجید، گەلی کوردستان، سلێمانی.